هەڵەبجەیەکێکە لەو پارێزگایانەی کە بۆ ئەوەی گەشەیەکی بەرچاو بەخۆیەوە ببینێت پێویستە حکوومەت هانی وەبەرهێنەران بدات کاراسانیان بۆ بکات تاوەک سەرمایەکانیان لەم شارەدا بەگەڕ بخەن. وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانیش پێی وایە تەنها زیادکردنی بڕگەیەک لە پرۆژەی یاسای ژمارە 4 ساڵی 2006 تایبەت بە وەبەرهێنان هۆکارە زۆرترین وەبەرهێنەری کوردستان ڕوو بکاتە هەڵەبجە. دوو دێر بنووسرێ بۆ هەڵەبجە ئەو وەبەرهێنەرانی کە لە سلێمانی و هەولێر کاریان کردو امتیازیان چەنە ئەگەر لە هەڵەبجە وەبەرهێنانکەن دوو ئەوەندە بێت 5 ساڵ من لە زەریبە عەفوم لە هەڵەبجە 10 ساڵ بێ ئەمە وا ئەکات بە پۆل وەبەرهێنەریان بۆ هەڵەبجە خواز لەسەر بازاڕی ئەم منتیقەیە نییە پیشاندان کەما کە پێڵەن عەرز و تەڵەب لە اقتصادا ئەمە وشێکی زۆر گەورەیە بێ هەموو کەس بیزانێ ئەبێ ئێمە پێش هەموو شتێ بەپەلە بڕیارێکی گرنگ دەرکەین چونکە بەپێی یاسای ژمارە 4 ساڵ 2006 هەتوانەوە بڕیارە دەرکەین وەک وەبەرهێنەریش دێ دەستمان دیارە پرۆژەمان لێرە جێبەجێ کردو بەڵام پرۆژەی استراتیجی مهمە. بە وتەی ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە کارخستنی پەرلەمان هۆکار بووە کە پرۆژەی یاسای وەبەرهێنان هەموار نەکرێتەوە. ئێستا هەڵەبجە بۆتە پارێزگا پێویستە ئێمە یاساکە تعدیل بکەین فەقبڕگەیەکی بۆ زیاد بکەین بۆ ناوچە کارەساتبارەکان ئەو ئەگەر هاتوو لە ناوچە کارەساتبارەکانە یا ناوچێکی و هەڵەبجە دوورە دەستەکان ئەو شوێنانە وەبەرهێنەرەکان ڕویان تێکرد بتوانین ئیمتیازەتەکانی بۆ زیادکەن لە ڕووی نەدانی باج لە ڕووی ئاسانکاری بۆ هێنانی ئامێرەکانیان لە ڕووی پاراستنی ینی یارمەتیدانیان بۆ فرۆشتنی کاڵاکانیان زۆر بوار هەیە ئێمە ئەکرێەوە یاسای وەبەرهێنانی لەناو خۆشبەختانە هەموارەکەی ئێستا ئامادەیە لەژێر دەستمانەیە ئەگەر پەرلەمان پەکی نەکەوتایە سیاسەکەمان هەموار کردبووە و بێگومان منتەقی هەڵەبجەشمان لەبەرچاو کرد. ئەگەر پەرلەمانی کوردستان لە کار نەخرایە ئەوە یاسای ژمارە 4 ساڵی 2006 تایبەت بە وەبەرهێنان ئەتوانرا بە سوودی هەڵەبجە و ناوچە کارەساتبارەکان هەموار بکرێتەوە بەڵام ماوەی زیاتر لە دەمانگا ئەم پەرلەمانی کوردستانە لە کار خراوە. لەو ساتەوە تا ئەمڕۆ بەدایان پرۆژە یاساش کە بڕیار بۆ هەموار بکرێتەوە پەیوەستن بە گەشەی ئابووری و ژیانی هاوڵاتیانی هەرێمەوە وەک خۆی ماوەتەوە. سەڵاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.